بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە وردەکاری بودجەی 2023 عێراق دەکەین کە بە گەورەترین بودجە لە مێژووی عێراق دادەنرێت. ئەنجومەنی وەزیران پرۆژە یاسای بودجەی پەسەند کردووە، دواتر ڕەوانەی پەرلەمان دەکرێت بۆی دەنگی لەسەر بدرێت. بەڵام ئەگەر سەرەتا لە وردەکاری بودجەکە دەست پێ بکەین، کۆی گشتی بودجە عێراق بۆ ساڵی 2023 197 تریلیۆن و 828 ملیار دینارە. بودجەی بەکاربردن لەو ڕێژەیە 150 تریلیۆن و 273 ملیار دینارە کە لە سەدا 75 بودجە بۆ بواری تەشغیری و بەکاربردن دەڕوە. بودجەی وەبەرهێنان 47 تریلیۆن و 555 ملیار دینارە کە لە سەدا 25 بودجە پێک دێنێت. دیارە ئەو ژمارەن لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پەسەند کراون، ڕەوانەی پەرلەمان دەکرێت. پەرلەمان کۆمەڵێک دەسەڵاتی هەیە دەتوانێت کۆی گشتی بودجەکە کەم کاتەوە، هەروەها بودجە لە بابێکەوە بگوازێتەوە بۆ بابێکی تر، بەڵام دەسەڵاتی زیادکردنی نییە. بەڵێ سەبارەت بە کۆی داهات، دیارە کۆی داهات کە خەمڵێنراوە بۆ 2023 133 تریلیۆن و 553 ملیار دینارە. داهاتی نەوت ڕێژەی زۆری لە سەدانەوەتی داهاتەکە داهاتی نەوتە کە 170 ملیار و 170 تریلیۆن و 252 ملیار دینارە. داهاتی نانەوتی وەکو باج و ڕسومات و داهاتی خاڵە گومرگەکان و داهاتی ناوخۆ 17 تریلیۆن و 301 ملیار دینارە. کورتێنان هەیە لە بودجە 63 تریلیۆن و 275 ملیار کورتێنان لە بودجە هەیە. بەڵێ سەبارەت بە هەناردە و نرخینەوت لە پرۆژە یاسای بودجە ڕۆژانە 3 ملیۆن و 500 هزار بەرمیل نەوت هەناردە دەکرێت. لەو ژمارەیە 400 هزاری هەرێمی کوردستانەوە تا 3 ملیۆن و 100 هزاری لە عێراق هەناردە دەکرێت. نرخی بەرمیلێک نەوت بە 70 دۆلار خەمڵێنراوە لە پرۆژە یاسای بودجە. بەڵێ سەبارەت بە بودجە بۆ چەند بوارێک کە دانراوە، دەرمان و خزمەتگوزاری پزیشکی کەم ساڵ زیاتر کراوە 1 تریلیۆن و 600 ملیارە. پارەی گەنمی جوتیاران 5 ملیۆن و 200 ملیار دینارە. پترۆ دۆلار هەیە بۆ پارێزگاکەن و پارێزگانەی کە خاوەنی نەوتن سودمەند دەبن لە پترۆ دۆلار نزیکەی 2 تریلیۆنە. بودجەی پەرەپێدانی پارێزگاکان هەیە 2 تریلیۆن و 500 ملیارە کە کاریگەری دەبێت لەسەر پرۆژە خزمەتگوزاریەکان لە پارێزگاکە بچینە سەر پشکی هەرێمی کوردستان. پشکی هەرێمی کوردستان بە 12.67 دیاری کراوە. وەفدی هەرێمەوە ڕێکەوتن لەگەڵ بەغدا لە کاتێکە بەپێی ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق ڕێژەی دانیشتوانی هەرێم لە سەدا 13.7 واتە نزیکەی لە سەدا 14. ڕۆژانە ئەوەی بۆ هەرێم دانراوە 400 هزار بەرمیل نەوت هەناردە بکە. ئەگەر ئەو 400 هزارە بە 7 دۆلار بۆ هەر بەرمیلێک بخەمڵێنرین، کۆی داهاتەکە دەکاتە 10 ملیار دۆلار لە ساڵی 2023 هی نەوت. یەک کەژماری بانکی بۆ داهاتی نەوتی هەرێمی کوردستان دروست دەکرێت لەژێر چاودێری سەرۆک وەزیرانی عێراق دەبێت، بەڵام سەرۆکی حکوومەتی هەرێم یاخود ئەو کەسێک کە سەرۆکی حکوومەت ڕایسپێرێ دەسەڵاتی خەرجکردنی هەیە. پشکی هەرێم ئەوە بە تەخمینێ تاکو ئێستا وردەکارێکی زۆر دیار نییە، بەڵام لە بینی نزیکەی 20 تریلیۆن دینار کەمتر زیاتر لەو دەوروبەرەدا دەبێت. هەرچەندە تا ئێستا ڕوونی ئایا ئەم ساڵی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ساڵانی ڕابردوو ئایا پابەندی پرۆژە یاسای بودجە دەبێت یاخود نە، چونکە ساڵانی ڕابردووش پشکی هەرێم دیاریکراوە بەڵام ڕێکەوتنەکە جێبەجێ نەکراوە. بەڵێ بچینە سەر بودجەی عێراق. دیارە ئەو بودجەی کە پەسەند کراوە بۆ نێردراوە بۆ پەرلەمانی عێراق بۆ ساڵی 2023 گەورەترین بودجێ لە مێژووی عێراق. ئەمە چەند نمونەی بودجەکانە. بۆ نمونە ساڵی 2005 35 تریلیۆن بووە، 2006 50 تریلیۆن بووە، 2007 51 تریلیۆن بووە بۆ جێ عێراق، 2008 86 تریلیۆن بووە. ساڵ بە ساڵ خەبارەکەی زیادی کردووە. 2009 بۆی دابەزین نرخینەوت کەمی کردوتەوە بۆ 69 تریلیۆن. بەڵێ 2010 84 تریلیۆن بووە، 2011 96 تریلیۆن بووە، 2012 170 تریلیۆن دینار بووە بودجەی کۆی گشتی بودجەی عێراق، 2013 138 تریلیۆن دینار بووە، 2014 کە نرخی نەوە زۆر بەرز بووە 163
تریلیۆن دینار بووە کە ئەمەش بە دووەم گەورەترین بودجە لە مێژووی عێراق دادەنرێت. 2015 118 تریلیۆن بووە بودجەی عێراق، 2016 105 تریلیۆن بووە، 2017 100 تریلیۆن بووە، 2018 104 تریلیۆن بووە، 2019 133 تریلیۆن بووە. بەڵێ 2020 عێراق بودجەی نەبووە، 2021 129 تریلیۆن بووە، 2022 بودجە عێراق بە هەمان شێوە بودجەی نەبووە، 2023 کە گەورەترین بودجەیە 197 تریلیۆن و 828 ملیار دینارە گەورەترین بودجەیە لە مێژووی عێراقدا. دیارە ئەو پرۆژە یاسایی کە ئەنجومەنی وەزیران ناردوێتی بۆ ماوەی 3 ساڵە بۆ 2023 2024 2025 بەپێی یاسای ئیدارەی مالی حکوومەت دەتوانێت پرۆژە یاسا بۆ ماوەی 3 ساڵ بنێرێتە پەرلەمان لە حاڵەتێکە گەر بودجە نەبوو ئەوە بەکاربهێنرێت، بەڵام دەتوانرێت گۆڕانکاریشی تێدا بکرێت. بەڵێ ئەوەی کە بینیتان و دەکاری پرۆژە یاسایی بودجەی 2023 عێراق بوو کە بە گەورەترین بودجە لە مێژووی عێراق دادەنرێت. بەخوای گەورەتان سپێرین، خواتان لەگەڵ.